و کەسیش بۆی نییە بە حکمی ئەڵڵایە بچێتەوە بەڵام پێدا چوونەوە بە حکمی ئەڵڵا بڵێ هامواری یەکەمەوە ئەو کوفرە و لە دین دەرچوونە حکمی ئەڵڵا پێدا چوونەوەی بۆ نییە و خوێندنەوەی بۆ بکرێ ئەم بابەتانەی بۆ نییە و مادام حکمی ئەڵڵا هەیە هەموو حکمێک لەسەر زەویا چییە؟ حکمی جاهلیەت و کوفر و بەتاڵە باشە و هەموو دەستگایەک کە ئیشی داڕشتنی حکمە دەستگایەکی چییە؟ دەستگایەکی کوفریە و دەستگایەکی جاهلیەتە ورسول الله صلى الله عليه وسلم قسيت يجير بي خويا والجاهلية تحت قدمي خويا فرمي لحجة الوداع بويا يكدانا سوچ نية لجياني إنسان كان لسر زوي أم إسلام حكمي خوي بودانا رشد كتشون معاملي لقلبك لي كي حكمك إذا رشدوا حكيم عليم خبير باشا تو حكمكي أو إلغاءكي توا كحكيم وعليم وخبير حكمك ورقري إنه كان ظلوما جهولا ها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا ظلومي شو جاهلي شو ظلمي شكل بطبيعة أو دواني تياه حكمي ورقري قوري توبه ئەمڕۆ زۆرەوە بینن کە بە عەقڵ کەسانێک بەرامبەر بە قورئان و حەدیث وەستاون عەقڵەکەشیان شەڵاهی خۆیان بووایە شەڵا لە کۆمەڵگای خۆیانەوە هەڵقوڵایە شەڵا لە کەلتوری خۆیانەوە هەڵقوڵایە شەڵا زادەی با بڵێن ڕۆشنبیرەکانی میلەتی خۆیان بووایە عەقڵەکان یعنی هیچەیە کە بیری پێکەنەوە حكمي بيدارجن يهود ونصارى اصلا عقلكي خوان هر الغاء كردوتوا هم حكمك لو ورقن لما سونيه ولا كفر عالمي اوان بو پنایان برده بردانان یاسا اوروبا امریکا بو چی پنایان برده برو یاسان بو حکمیان نبو تورات و انجیل بو شیوین رام پیاوەکانی کەنیسە و قەشە و حاخامەکانیان حرامیان حەڵال کردبوو حەڵالیان حرام کردبوو هەموو شتەکانیان تێکەڵاو کردبوو هەموو شتێکیان لە بەرژەوەندی خۆیان بەکارهێنا بۆیە شۆڕشیان کردوتیانە بێ یاسا بێ یاسا بوون بۆیە داوای یاسایان کرد ئێمە یاسامان نەبووە چەند ساڵە 1400 ساڵە یاسای خۆمانمان پێویستمان بە یاسای کەس نییە واگەر ئێمە ڕاست بکەین نابێت تەسلیمی ئەو بیرکردنەوەی ئەوان بین بۆ خۆشیان نەک بۆ خۆمان بێ ئێمە فێری یاساکانی خۆمانیان بکەین و بیان هێنینە ناوی ئیسلام و لەسەری بڕۆن تێیان بگەین کە ئەوە ڕەحمەتە پێویست ناکە خۆیان هیلاکەن لەگەڵ یاسادانانە چۆن خۆیان بەرن بەڕێوە الله جل جلاله خەڵقی کردوون و پێشی وتون چۆن خۆتان بەڕێوە بن بەرنامەی کامڵی بۆ ناردوون اليوم أكملت لكم دينكم الله جل جلاله من أمر دينكتانم بۆ تەواو کردوون هەموو شتێکی تیایە هیچ کەم و کوڕیتیانی ئەوەی کاڵێ ئەم شتەیتیانی و کوای بڵێ کەم و کوڕیتیە ئەوەی بڵێ ئەمەی بۆم سەردەمە نابێ و کوای بڵێ کەم و کوڕیتیە دەی خوا ڕاستەکایە ئەو خوا ڕاستی کرد ئەو کوفری کرد درۆی کرد سەری دای لەبەر ئەشیدا لە تاشە بەردەکانی سەقەر لە جەهەنەمە خۆشیە بینە جا ئەگەر بێت و صالحترین پیاوی سەر زەوی ئەیتر بڕۆ بگەڕێ بە سەر زەویە پاکترین و چاکترین و عاقڵترین و زاناترین و صالحترین پیاوی سەر زەوی بێنە حکمێکت بۆ داڕێژە لەگەڵ ئاەتێکا پێکدادانی هەبێ نە کەرامەت یەمێنێ نە ڕێز یەمێنێ نە احترام یەمێنێ کافرە بێ بێعەقڵ ئەبێ لە قیامەتیشا خۆی دان بە بێعەقڵی خۆیانێ لەو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير باشا وحكمكش يرته قبول كراو نية باشا جا قال لش فروش حكم بوبين بدروشتي حكم بوبين نير قال خوريك حكم بوبين مشروب خوريك حكم بوبين دزي حكم بوبين مشرك حكم بوبين تو لي ورقري قري لقري قبولي كي يعني معناها قال إسلام هبوا إيه سهريك وبحد لحد كان إسلام تياتشو
خۆ بەقەر تووکەکانی سەری لەوەچە زینای کرد بێت حکمی ڕەجمە و بڕۆتیاچوی تویتر حکمی چی داڕێژ تۆ خۆ بەیەکێ لە حکومەکانی ئیسلام شایانیەوەی هەر بژیت لەسەرم زەویە حکمی چی داڕێژ ئەین کاڕۆی بزانی ژیانی حەقیقیە ئینسانە چۆنە ئەزانین چی بۆ دەرەکەوێ کچی هەموو کورد بانگەکە وەکو خۆی بێزان خۆی چۆنە کاڕۆی سەیری ژیانیەکەی باوکی بێدین بووە ئەسڵەن خەڵکی وڵاتەش نییە باشە ئەلەو بازیان نیشتەجێ بوو کەپڵێکیە بوو دنیای کرد بە تکاوڕجا تا پێیاندا کەپڵەکەشی بە هەمان شێوە جا سبحان الله چونکە ئەو زەواجە حرامە دوایی بەرەکەتیشی لێڵ گیرە مێردەکەش تەلاقیە باشە براکانی خۆی یا بەگرت دژی باوکو دایکی خۆی وەستا حاشای لێکردن حاشایان لێکرد یعنی قبوڵتانە کچەکانتانە میوابێ ژنەکانتانە میوابێ کچ و ژنی کورد هەمووی بۆەوە بانکاڵە وەرمەکو من دەستکەوتم هەیە من پێشکەوتم کو دەستکەوتە چی خێزانت عائلەتێ تۆ براکانی خۆت حاشایان لێکردی بەگرتت داون شکاتە لێکردون بەگرتت داون یعنی بۆ کچی من وەکو تۆی لێبێ بۆ حەز بکەم ڕقم لە کچەکەمە ڕقم لە ژنەکەمە تۆ چیت بێ بڵێ من ئەزانم کچ و ژنی خەڵک چۆن بڕوا بەڕێوە ئیسلام نازانێ خوا نازانێ تۆ چیت هیچ نیت خۆت و ئاغاکانیشت و یەهود و نەسارانشت و ئەمریکا و ئەوروپاکەش جاهیلێتەوە لەژێر پێمانە وە لەژێر پێی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەمە مجاملەی نابێ ئەمە فاشیلترین ئافرەتی ئەم کۆمەلگایە هاتووە ئەوێ پاکیزەترین ئافرەتی ئەم کۆمەلگایە چاوی لێ بکە ئەمە مجاملەی ناوێت تۆ دابنیشی قسەی لەگەڵا بکەیت و مناقەشەی لەگەڵا بکەیت و هەوڵبەی بەعقل قەناعەتی پێ بکەیت ئەمە پێی ئەڵێ حکمی ئیسلام هەبوایە ئێستا تۆ حەدی ڕەجمێ لەسەر تەطبیق کرابوو بە حەتمی هیەوە نیت بێ یاسا داڕێژیت و قسە بکەیت و ڕەخنە لە کەلامی ئەڵڵا بگریت و لە قورئان و حەدیثی بگری يعني ئەو تەشهیر بکە بە قورئان بە حەدیث بەخوا بە پێغەمبەر منی جاوا بێدەنگ دانیشم بە دیاریەوە ڕێزی لێ بگرم ها یا خەڵگاوا بێدەنگ دانیشێ بە دیاریەوە ڕێزی لێ بگرێ یەک تۆ سەیری ژیانیان کەن ئەمانە فاشلترینی ئینسانەکانی ناوم کۆمەلگایان و ئەیانێ بن بە قودوە بۆ کچ و ژنی خەڵکی هەمووی وەکو خۆیان فاشل و بەدڕەوشت و بەدبەختکەن ئەگەر یەکێ پیا و بێمووی پیاوەتی تیابێ ئەسەن قبوڵی ناکە ئەمە بە سێبەریش لە ماڵەکەیە هەبێ نەک بە سەوت و سوورە قسە بکە لە کەناڵەکان بەس ئەزمەی پیاوە وەکو چۆن پیاوەتیان لەناو کۆمەلگایان هێشت لەمە دواتۆ بێ لە ماڵەکەی خۆشتا پیاو نەبێ بە یاسا تۆ لەو پێش لە دەرەوە لێیان سەنیتەوە پیاوەتی بۆ نییە پیاو بێ بە کۆی لەبێ جاسە لە ماڵەکەی خۆشتا بۆ نییە پیاوی هەر بە یاسا ئەمە ئەگەر بێت و میلەتێک ئامادە نەبێ بۆ قبوڵکردن و وەرگرتنی بۆی تەڕەح ناکرێ ئەو بۆ معلومات گەرە میلەتە لەسەر دینەکەی ئەڵڵا بووە بەگشتی یەک کەس جورئەتی ئەوەی نەئەکرد بێ قسە بە ئایەتی ئەڵڵا بڵێ باشە بە کۆنەپەرستی و بە خراپ ناوی بەرێ ئەگەر ئەو میلەتە دینەکەی لە خۆی لا گرنگتر بووە لە دنیاکەی لای گرنگتر بووە کە ئەبێ وابێ بەل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى بێ وابێ ئەگەر ئەم میلەتە دینەکەی و باشە قیامەتەکەی گرنگتر بووە لە دنیاکەی هەرگیزەوە جورئەتی ناکرد بێت بڵێم ئاەتەتان وایە و فەرمودەیەتان وایە و پێغەمبەرەکەتان وایە و سەحابەکانتانەوە دینەکەتانەوە بەس میلەتێک کە دەستکاری کرا وایرەکانی گۆڕا ئەو وەختە هەموو جیازێکی پێخرێتە ئیش هەموو بەرنامەیەکیشی لەسەر دانرێ جا خەتا لەوانەوە نییە کە ئاوە بەدلێری ئەوێرن قسە بکەم خەتا لە میلەتێکی زەلیلی سەر شۆڕەوە کە خۆشی هەڵواسیوە بە ئیسلام ئەگەر ئەو سامانوت بە تەسکەرە مسلمان ئەم ڕۆژ نەما کاتی نیشتیمانی ئیسلامیەتیانی وایان چیتانێ بە تەسکەرەش مسلمانیان نێشت ئەوە
خەبات و تێکۆشان و خۆ بە کوژدان بوو ئەوەش بەرهەمەکەی بوو ئەوە بەرهەمەکەی بوو بێدینکردنی خۆت لەگەڵ ژیاندنی ئاغاکانێ وەکو فیرعون تۆش لە کۆیلەکانی بەنی ئیسرائیل پیستر بژیت لە ژیانم جابووە حکمی الله لا معقب لحکمه لا يسأل عما يفعل وهم يسألون ئەو پرسیاری لێ ناکرێت تۆ پرسیارە لێکرێت تۆ پرسیارە لێکرێت مووقیفت چۆن بوو لە بەرامبەر دینەکە تا لە ڕۆژی قیامەت کاو هەموو هەجەر و گوجەرا هاو هەرچی سبحان الله والله دیقەتم ماوە سوێن بە الله بێکەم و کوڕی ناوێ ئەم سوێنە بەرپرسمی لە قیامەتە هەموو ئەوانەی کە هجوومەکەنە سەرم دینە جورئەتەکەن سوکاتی بە مقدساتی ئەم ئیسلامە بکەن چوومەتە بنج و بناغیان هەمویان قێزەونترین و پیسرین ئینسانەکان بوون لەم کۆمەڵگایە هەرگیز پیاوانە ڕێ بەخۆی ناسوکاتی بۆ دینە بکەن دیقەت بن بڕۆن ئەبوو جەهل و ئەبوو لەهەبیش چەندێ پیس و قێزەون بوون نەئەهاتن سوکاتی بکەن بە دینەکە چون بە پێغەمبەریانەوە صلی الله علیه و سلم شاعیر و ساحیر و مەجنون و ئەو ئەگەر ڕەخنەیەکیشیان بگرتایە لە دین ئەها سێکە ئاەتەکە چۆن باسیەکە ئەو قسەیە گومانێکی عەقلی معقولیانێن بەڵام گومانەکەیان بەتاڵ کرایە بە نەسی ئاەتەکە خۆی نەک بێن قسەی خۆیان سەرخەن بەسەر قسەی الله جل جلاله لە کاتێک ئەوان لە جاهیلیەتە شابوون پێشتر حکمی ئەڵڵایان هەر نەویستن بەڵام تۆی دیعایەوە بکەی کە لە ناو ئیسلامە گەورە بوو خۆ پێشتریش هەر مسلمان بووە بەحسا بوو یەکێکیش بۆ لە ئەندامەکانی حیزبە ئیسلامیەکان ئەوەش یەکێکی ترە لە بەرهەمەکانی ئەو مەدرسەیە کە ئەمڕۆ ئاواکە بە مسلمانان و بە دینەکەیان و خەڵکێکیش هەر لە حیزبەکەی خۆی بە ئازایەتی زانە جوابیاتەوە تۆ خۆ پەروەردە بکەیت